کۆلۆرادۆ بوو لە بۆ نمونە ڕووبارێکە لە ئەمریکا لە کە سیاسیەکانی هەرێم ئەم ناوچەیە نییە و ئەم یەکێکە لەو کێشانی کردووە in geopolitics. من پرۆفیسۆر تورکیای نوێی سەردەمی ئەردۆغان تەباحی زۆر. Quel est votre avis sur la Turquie qui nous bombarde tous les jours et il compte que Kurde c'est le premier ennemi de lui-même, de Turquie. Quel est votre avis, de ton avis? Oui, la Turquie pense que les Kurdes, c'est une menace existentielle pour son existence. الله تورکیا ڕاستەوە هەستەکە کە کورد دوژمنی یەکەمێتی بۆ ڕێگەکردن لە درێژە پێدانی ئەو پلانی کە هەیەی. La Turquie ne veut pas d'État kurde, elle ne veut pas d'autonomie kurde à l'extérieur de Turquie parce que ça donnerait un mauvais exemple pour les Kurdes de Turquie qui voudraient eux aussi la même chose qu'au Kurdistan d'Irak. تورکیا ئەم دوژمنایەتی کوردکاکە زیاتر لەبەر ئەوەیە کە ناوێ بڵین دەوڵەتێکی کوردی دروست بێ یا سەربەخۆیی یا ئۆتۆنۆمیانە بێ چونکە ئەزانێ دوا ڕۆژە کوردەکانی خۆشی داوای هەمان شتەکەن. Quelle est votre disons, solution pour les Kurdes? Comment vous conseillez les Kurdes? Qu'est-ce qu'il va faire pour arrêter ces interventions, ces ennemis Turquie, Arabie et quel est le rôle de France dans cette situation? Le Kurdistan doit protester devant l'occupation turque de son territoire à l'ONU, demander le retrait des troupes turques. C'est pas normal que les troupes turques restent dans le nord du Kurdistan. یەکەم شت دەڵێ پێویستە کوردەکان هەستن بەوەی کە شکاتکەن لە ئومەمی متحیدە بۆ بوونی ئەم هێزە تورکیانە لە ناوچەکە و داوا بکەن کە ئەبێ لە ڕێی ئومەمی متحیدە ئەم دریشەوەمی تورکیا هەمووی بگەڕێتەوە ناو تورکیا تا دوورکەونەوە لە مشکلی تورکیا. Après, la France et la Turquie ont beaucoup de problèmes parce que la politique turque d'Erdogan est une politique de chantage contre la France et contre l'Europe à cause des migrants qui sont en Turquie et que Erdogan menace de laisser passer en Europe si on ne supporte pas sa politique. دووەم شتەوەی تورکیا کە ئەوێت بڵێن لەگەڵ فەڕەنسا لە مشکلەیەکی گەورایە و ئەوێت کە تورکیا دوورکەوێتەوە لە ئەم مشکلانە و خۆی بەهۆی ئەو خەڵکە زۆری کە لە تورکیا ئەڕۆن بۆ ئەوروپا و بۆ فەڕەنسا بۆ بە گرفتێ بۆ هەموو ئەوروپا لەبەرەوە عیلاقی تورکیا و فەڕەنسا عیلاقێکی خۆش نییە باش نییە. کە لە سەدەی داهاتوو ئەم ناوچەیە تووشی کێشەی ئاوە بێت. ئەم ناوچەیە مەبەستم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە کە مەسڵ و سوودان و ئەو شوێنانش ئەگرێتەوە. میان دیراساتی سەدەی ڕابردوو کە ئێستا ئەچینەوە سەری هەمووی پێشبینیەکانیان ڕاست دەرچووە. لای خۆشمان لە هەرێمی کوردستان یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە سەرچاوەکانی ئاو لە دەرەوەی هەرێم دێت بۆ ناو هەرێم و ئەمە کێشەیەکە کە هەم عێراقی گرتوتەوە هەم هەرێمی کوردستانی گرتوتەوە سووریای گرتوتەوە مەسری گرتوتەوە سوودانی گرتوتەوە کێشەیەکی گەورەیە تا ئێستا چارەسەر نەکراوە. ئەمە پێویستی بە ڕێکەوتنی سیاسیە پێویستی بە هاوکاری نێوان دەوڵەتانە بۆی بتوانێت ئەم مەسەلەیە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە.